ئەم کاتتان باش من ئومێد قەلەداخی خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی گیرفانی خەڵک لەگەڵتانم بۆ قسەکردن لەسەر هەندێک پرسی ئابووری و دارایی پەیوەست بە ژیان و داهاتی هاوڵاتیانی وڵاتەکەمانەوە. لاڵقەیەم بەرنمەیە گفتوگۆکەین سەبارەت بە هونەری بەڕێوەبردننی توانایی دارایی خێزان و ڕۆڵی لە پاراستنی خێزان لە هەژاری. لە ڕاستیدا هەژاری یەکێک لە گەورەترین ئەو مەترسیانەی کە ئەمڕۆ بەشی زۆری دانیشتوانی دنیا ڕوبەڕووی دەبێتەوە. ئەو ناهاوتاییە چیناتی لە بینی وڵاتانی هەژار و دەوڵەمەند لە ناو وڵاتانی هەژاریش لە بینی پێکهاتە چیناتەکەی ناو کۆمەلگایە هەیە ڕێژەی هەژاری ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەکات. بەڵام ئەوەی کە لەم چوارچێوەیەدا دەکرێت سەرنجی بدەین تەنها هۆکارە سیاسەکان، هۆکارە ئابووری و نێودەوڵەتەکان، هۆکاری هەژارکەوتنی خێزانەکان و هۆکارەکانی قەرزاربوون نین، بەڵکو ڕەهندێکی گرنگ لەم پرسەدا هەیە، ئەویش هونەری ئیدارەدانی توانای دارایی خێزانە، چۆنەتی مامەڵەکردنە بەو داهاتەی کە هەیە. ئایا خێزانی ئێمە، هاوڵاتی ئێمە چۆن و بە چ شێوەیەک ئەتوانێت ئەو توانەدارایی ئەو داهاتەی مانگانەئەتی بە شێوەیەک بەکاریبێنێ نەکەوێتە ژێر باری قەرزاریەوە، نەکەوێتە ژێر هێڵی هەژاریەوە. لەم بارەیەوە توێژینەوەکان ئاماژە بە زۆر بابەتی گرنگەکەن کە خراپی بەکارهێنانی توانەداراییەکان و خراپی مامەڵەکردن لەگەڵ ئەو داهاتەی کە خێزان هەیەی یەکێکە لە گرنگترین سەرچاوەکانی توشبوون بە هەژاری و کەوتن ناو هێڵی هەژاریەوە. لەم بەرنامەیەمانە سەرەتا ئاماژە بە کۆمەڵێک پرەنسیپی گرنگ دەکەین کە هەڵێنجراوی کۆمەڵێک توێژینەوەیە، کۆمەڵێک ڕاپرسی و ڕاوەرگرتنە کە لە دامەزراوە گرنگ و معتەبەرەکانی ئەمڕۆی دنیاە ئەنجام دراوە و پێمان دەڵێت کە خراپی بەڕێوەبردننی توانایدارایی لە خێزان چ کاریگەریکی گەورەی هەیە لەسەر ئەوەی کە خێزانێک لە چینی مامناوەندی کۆمەلگاوە بێتە ناو چینی هەژاری کۆمەلگاوە. کۆمەڵێک ڕێنمایی گرنگ کە دیسانەوە پوختەی ئەنجام و ئاکارەکانی ئەم توێژینەوانەیە ئەخێنە ڕوو و دواتریش میوانداری کەساتێکی پسپۆڕەکەین لەم بوارەیە پرس و ڕاو گفتوگۆی سەبارەت بە گرنگترین شێوازەکانی بەڕێوەبردننی توانای داراییەکەین بۆ ئەوەی خێزان هاوڵاتی ئێمە لە چوارچێوەی داهاتێکی سنووردادا بتوانێت ئاستێکی بەرز لە خۆشگوزەرانی و لە پاشەکەوتکردن بەدیبێنێ و نەچێتە ناو هێڵی هەژاری و دووچاری قەیرانی قوڵی دارایی نەبێ لە ئاستی خێزانی خۆیدا. سەرەتا ئەچینە لای ڤیدۆوالێکمان کە زانیاری گرنگی تێدا سەبارەت بە ئەنجامی ژمارەیەک توێژینەوەی گرنگ لەم بارەیەوە کە ئێمە ئەیکەینە بنەما بۆ ئەوەی دەستنیشانی ئەوەی پێ بکەین کە خراپی بەڕێوەبردننی توانای دارایی چ کاریگەریەکی گەورەی لەسەر توشبوون ویان چوونە ناو هێڵی هەژاریەوەیە. توێژینەوەیەک لە پەیمانگای توێژینەوە لە هەژاری لە زانکۆی ویسکۆنسن لە مادیسن ئەنجام دراوە کە ئەمە زانکۆیەکی ئەمریکیەوە. ئەم پەیمانگایە سەر بە و زانکۆ ئەمریکیە. ئەم پەیمانگایە تایبەتمەندە لە بواری لێکۆڵینەوە لە هەژاری و هەژاری ناو خێزانەکان. ئەمە بێگومان یەکێکە لە گرنگترین ئەو زانکۆیانەی کە لە ئەمریکا هەیە و بەشێکی بەرچاو لەو کەسانی کە لە مێژووی ئەمریکا نۆبڵیان وەرگتووە ئیبداعاتی گەورەیان لە زانستە مرۆڤایەتەکان ناکردووە لەم زانکۆیە خوێندویانە و ئەم زانکۆیەکە لەو زانکۆیانەی کە توێژینەوەکانی و ئەو کارانەی کایکات جێگەی باوەڕ و متمانەیە. لە توێژینەوەیەکە لەسەر ڕۆڵی بەڕێوەبردننی دارایی لە دروستبوونی هەژاریە و یا خراپی بەڕێوەبردننی دارایی گەشتۆتە ئەنجامێکی زۆر گرنگ. ئەنجامەکە ئەمەی خوارەوەیە. لە سەدا 250 ئەگەری چوونە خوار هێڵی هەژاری هەیە. ئەو کەسانەی ئەو خێزانانەی کە داهاتێکی دیاریکراویان هەیە بەڵام بە شێوەیەکی خراپ ئیداری ئەم داهاتاکەن، بە شێوەیەکی خراپ مامەڵە لەگەڵ خەرجیەکان و داهاتەکان ناکەن، مامەڵە لەگەڵ بابەتی پێویستیەکان و بابەتی کەمالیاتاکەن، مامەڵە لەگەڵ خەرجی ڕۆژانەکان ناکەن و ناتوانن پلانێکی دارایی گونجاویان هەبێ. ئەم کەسانە لە سەدا 250 ئەگەری چوونە ناو هێڵی هەژاریان زیاترە.
یعنی چی؟ یعنی ئەگەر ئێمە دوو خێزان بهێنین، ئەم دوو خێزانە هەمان ئاستی داهاتیان هەیە و لە هەمان ژینگەی دارایی و ئابووری ناو کۆمەلگایەکی دیاریکراوە ئەژین. کامێک لەم دوو خێزانە ئەگەری ئەوەی هەیە لە دۆخی خۆیان بمێنێتەوە، کامیان ئەگەری ئەوەی هەیە بچێتە ناو ئێڵی ئەژاریەوە. ئەو کەسەیان ئەو خێزانەی کە ناتوانێت بە شێوەیەکی باش داهات و خەرجەکان ڕێک بخە، ناتوانێت ئاڕاستەیەکی گونجاوی هەبێ، بەرنمەیەکی گونجاوی هەبێ بۆ سەرفکردنی داهاتەکەی و بۆ ڕێخستنی خەرجەکانی و بۆ ئیلتیزامکردن بەو پلانێکە هەیەی دوو هێندەونی و زیاتر ئەگەری ئەوەی هەیە بژێتە ناو هێڵی هەژاریەوە. ئەمە ئەنجامێکی گرنگە و ئەوەمان پێ دەڵێ کە چۆن دەبێ خۆمان بپارێزین لەوەی کە بچینە ناو هێڵی هەژاریەوە. هەر کەسێک داهاتیشی بەرز بێ، مادام خاوەنی ئەو پلانە دیاریکراوە نەبێ کە بۆ ژیانی دارایی خۆی دایدەنێ و پێوەی پابند بێ، هەمیشە ئەگەری ئەوەی هەیە بە نسبەتی لە 250 ئەگەری ئەوەی هەیە بچێتە ناو هێڵی هەژاریەوە. ئەچون لای داری دوای ئەومان راپۆرتی نووسنگەی پاراستنی دارایی بەکاربەران کە یەکێکە لە گرنگترین نووسنگەکان و تایبەتە بە لێکۆڵینەوە لە بارودۆخی دارایی مستهلکین، ئەو کەسانەی کە لە ژیانی ئاساییان و چ بارودۆخێکیان هەیە. ئەم نووسنگەیە ڕاستەخۆ کار لەسەر ئەماکە و مانگانە راپۆرت ئامادە ئەکا کە بارودۆخی هاوڵاتیان لە ڕووی داراییەوە بەکاربەران لە ڕووی داراییەوە چۆنە، بە چاپۆشین لەوەی کە گۆڕانکارە گەورەکان لەسەر ئاستی وڵاتە، لەسەر ئاستی با بڵێین سیاسەتی نێودەوڵەتی چکاری گەریەک لەسەر ئابووری و لەسەر نرخ و لەسەر نەوت و ئاڵتون و ئەوانە بەجێڵێ، بەڵام لەسەر ئاستی بچووکی خێزانەکان چی دەگوزارێ؟ ئەمە پرسیارە گرنگەکەیە. چۆن ئیدارە و توانای دەکەن؟ ئەنجامەکە چیمان پێ دەڵێ؟ دەڵێ ئەو کەسانەی کە بە شێوەیەکی خراپ توانای دارایی خۆیان بەڕێوە بردووە، ئەو خێزانانەی کە توانای داراییەکان بە شێوەیەکی گونجاو بە شێوەیەکی باش بەڕێوە نەبردووە، لە 130 ئەو خێزانانە کەوتونەتە ژێر باری قەرزاریەوە. دیسانەوە ئەمەش ئەنجامێکی گرنگەوە دەبێ وجە نەزەرمان خوێندنەوەمان بۆ ئەمە هەبێ. لەم راپۆرتەیە بە وردی باسی ئەوە دەکات کە چۆن ئەم خێزانانە لە کاتێکە پلانێکی ڕێکوپێکیان نییە، بە ئاستێکی داهاتی دیاریکراوە ناچار کەوتونتە ژێر باری قەرزاریەوە، بەڵام هەمان خێزان لە هەمان ئاستی داهاتە، ئەنی خێزانێکی تر لەم لاوە هەمان ئاستی داهاتی هەیە، لە هەمان ژینگەی ئابووری و کۆمەڵاتیایە، مامەڵە لەگەڵ هەمان نرخ ئەکا، بەڵام بە درێژایی ماوەیەکی دوور و درێژ بە بەڕێوەبردنێکی باشی ئەو توانە دارایی کە لە بەردەستیا بووە نەکەوتۆتە ناو هێڵی هەژاریەوە، پارێزگاری لەو پێگا داراییە کۆمەڵایەتی خۆی کردووە و بە شێوەیەکی گونجاو ماوەتەوە. ئەمە چیمان پێڵێ؟ ئەمە ئەومان پێڵێکە پێویستە خێزانەکان لە بەڕێوەبردنێکی باشدا بن بۆ ئەوەی نەبن بەژێر باری قەرزاریەوە. لەمڕۆ زۆر نمونە هەیە. من شخصی خۆم چەندەها کەسی لەم شێوەیە ئاگادارم، لەگەڵەوەی کە توانایەکی باشی هەیە، یعنی قابلیەتی ئەوەیە ئەو توانە دارایی لە شارێکی وەکو سلێمانیە لە ناوچێکی وەکو هەرێمی کوردستانە زۆر بە باشی بتوانێت ژیانێکی ئاسایی یا ژیانێکی مامناوەند بگوزارێنێ، بەڵام بەردەوام لە ژێرباری قەرزایە. بۆ لەبەرەوەی بەردەوام پابەندێ دارایەکانی خۆی زیاتر کردووە، کۆمەڵێک شتی هێناوەتە سەر خۆی، ئیلتیزاماتی ناپێویستی هێناوەتە سەر خۆی، داهاتەکەی بەشی ناکات ناچارە قەرز بکە. بەشێکی زۆریان مەسەلەن شێوازی کردنی قستیان هەڵەیە، شێوازی خوێندنی مناڵیان لە قوتابخانە ئاهلی و زانکۆ ئەهلەکان هەڵەیە، شێوازی خەرجکردنی پاریان لە ناو ماڵ و پێداویستەکانە هەڵەیە، سەرنجام لە ژێر بارێکی گەورەی داراییە و بەو دەخلێک کە دەخلێکی شیاوە بۆ ئەوەی سەرکەوتوانە مانجێکی پێ بەڕێ بکە، بەڵام کەوتۆتە ژێر باری قەرزاریەوە.
ئەمە ئێوەکووتمان یەکێکە لە ئەنجامەکان. ئەچینە لای ستایلی دوایەوەمان. ڕاپرسی ناوەندی نیشتیمانی بۆ پەروەردەی دارایی کە ئەم ناوەندی نیشتیمانی بۆ پەروەردەی دارایی یەکێکە لە ناوەندە هەرا گرنگەکان و ڕاپرسیەکی لە بینی 3000 کەسە ئەنجام داوە. 3000 کەس فۆرمی بەسەرا دابەشکردوون لەبارەی پەروەردەی دارایی ناو خێزانەوە قسەی کردووە، لەبارەی مامەڵەکردن لەگەڵ ئەو قورساییە ئابووری لەسەر خێزانەکانە قسەی کردووە. ئەو بێگومان نەکێک لەوانە بریتێ لە خراپ بەڕێوەبردننی قەرزارەکەیە. ئایا چۆن مامەڵە لەگەڵ قەرز ئەکەیت؟ تۆ قەرزاریت، چۆن کار لەسەر دانەوەی قەرزەکە دەکەیت؟ مامەڵەت لەگەڵ شێوازی دانەوەی قەرزەکەتات چۆنە؟ خراپی بەڕێوەبردننی مامەڵەکردن لەگەڵ قەرزارەکەیە لە سەدا چلی هاوڵاتیان و لە سەدا چلی ناو خێزانەکانی دووچاری قەیرانێکی درێژخایان کردووە کە بێگومان ئەمە ئەنجامێکی کوشندەیە. قەیرانێک بە درێژایی زیاتر لە 10 ساڵ زیاتر لە دەیەیەک پێوەی بناڵێنی لەبەرەوەی کە هونەرێکی خراپ شێوازێکی خراپ لە مامەڵەکردن لە بابەتی قەرزارەکانە ڕووی داوە. بێگومان قەرز لە کەوانەیەکە قەرزی بانکەکان، قەرزی دامەزراوە داراییەکان کە سوودی دەچێتە سەر کە بڕەپارێکی زیاتر تۆ دەیدەی دەبێت لە پێش هەموو ئەرکەکانە بدرێتەوە. تۆگە قەرزی بانکت لەسرە، قەرزی دامەزراوە داراییەکانت لەسرە، قەرزی هەر مؤسساتێکت لەسرە، بڕێک پارەی زیاتری ئەچێتە سەر، ئەوە پێویستە بە زووترین کات لەبەرەوەی لە ژێر باری سوودەکەشیە ئەناڵێنی نەک تەنها لە ژێر باری قەرزەکەشە. بۆیە وەک چۆن شێوازی بەڕێوەبردننی داهات پرسێکی گرنگە، ئاوا شێوازی بەڕێوەبردننی قەرزاری مامەڵەکردن لەگەڵ قەرزاری بابەتێکی زۆر گرنگە. ئێمە خەڵکمان بینیوە لە وڵاتی خۆمانەوە بازرگانە دەوڵەمەندە قەرزی لەسرە، چۆن مامەڵە لەگەڵم قەرزاکە، هاوڵاتێکی ئاساییە قەرزی لەسرە، کاتێک گەزان ئینهیارەکە بە تەواتی لە قەرزەکە هەڵدێ، شار چۆڵ ئەکا، وێران ئەبێ، بە هیچ شێوەیەک بەرنامەیەکی محەدەد و چوارچێوەیەکی معقولی ناوێ بۆ دانەوەی قەرزەکانی. ئەمە ئەو شتەیەکە بۆ نمونە ناوەندی نیشتیمانی پەروەردەی دارایی ئەڵێ لە سەدا چلی نسبەیەکی زۆر گەورەیە، نزیکی نیوەی هاوڵاتەکان کەوتونتە ژێرباری قەیدانێکی درێژخایانی داراییەوە. سلایدی دوایەوەمان. سنتەری تۆژینەوەی دارایی کەسی دیسانەوە لە تۆژینەوەیکی بەربڵاوە مەساحەیەکی گەورە و فترێکی زەمەنی گەورەی خایاندووە، گەشتۆتە ئەوەی کە لە سەدا 45 خێزانەکان لە هەژاریان ماونەتەوە. بەهۆی چیەوە؟ بەهۆی زیادەڕەوی لە خەرجکردن. زیادەڕەوی لە خەرجکردن یەکێکە لە کێشە گرنگەکان کە پێویستە هەموو خێزانێک لێی دوورکەوێتەوە. زیادەڕەوی لە خەرجکردن خۆی لەوەدا ئەبینێتەوە کە تۆ هەمیشە زیاتر لەوەی کە پێویستی حەقیقی خۆتا خەرجەکەیت. هەموو خێزانێک، هەموو تاکە کەسێک دەتوانێت مەبلەغێکی دیاریکراو بۆ کاڵای پێویست، مەبلەغێکی دیاریکراو بۆ کاڵای کەمالی و خۆشگوزەرانی، مەبلەغێکیش بۆ پاشەکەوت دابنێ. لەم ڕاپرسیار تێبینی چی کردووە؟ تێبینی ئەوەی کردووە ژمارەیەک لە خێزان کاتێک کە ئاستی دەهاتشی زیادی کردووە، بەڵام هیچ گۆڕانکارێکی پێویست لە ڕادەی خۆشگوزەرانی و تێپەڕاندنی قۆناغی هەژاری ڕووی نەداوە. لە ئەنجامی تۆژینەوەکە و چاوپێکەوتنی ڕاستەوخۆ لەگەڵ خێزانەکان گەشتۆتە ئەو بڕوایەی کە لە بەهۆی زیادەڕەوەکان لە خەرجکردنەوە زیادبوونی ئاستی داهات نەیتوانیوە بەشێک لەو خەڵکە کە لە سەدا 45 لە هەژاری ڕزگار بکە، بەڵکو بەردەوام لە ڕێگەی زیادەڕەوی لە خەرجکردنەکانە، بێبەرنامەیی لە خەرجکردنەکانە، نەبوونی
پلانێکی دیاریکراو لە خەرجکردنەکانە و پابەت نەبوون بەو پلانەی کە بۆ توانای دارایی خۆت بە شێوەیەکی ماندانە دائەنرێ وای کردووەکە ئەم خێزانانە لە ناو جوغزی هەژاریە بمێنەوە و نەتوانن ستێپێک بچنە پێشەوە بە ئاڕاستەی تێپەڕاندنی هەژاری. ڕاپرسیە کە یەدەگی فیدرالی بۆ دارایی بەکاربەران ئەنجامی داوە کە بێگومان ڕاپرسیەکی گرنگە کە دەڵێ بەهۆی نەبوونی سندوقی فریاگوزاری، بەهۆی نەبوونی بڕێک پارە بۆ ڕووداوی چاوەڕوان نەکراو بەبەست لە سندوقی فریاگوزاری ئەوەیە کە تۆ هەمیشە مەبلەغێکی دیاریکراو بۆ ڕووداوێکی لە ناکاو هەبێ لەبەرەوەی ئەمەیان نەبووە لە 150 خێزانەکان لە لەحزەی ڕوودانی ئەو شتا چاوەڕوان نەکراوەیە دووچاری قەیرانی دارایی بوون. لەم لایەنەوە کورد بە سەلیقەیە، کورد بەردەوام قسەیەکی هەیە کە ئەڵێ ماڵی سپی بۆ ڕۆژی ڕەش، بەڵام لە ڕاستیدا ماڵی سپی بۆ ڕۆژی ڕەش دیوێکی باشە بەوەی کە هەمیشە بڕێک پارەی احتیات کردووە، بڕێک پارەی پاشەکەوت کردووە بۆ ڕۆژی ڕەش و بۆ ڕۆژی تنگانە. ئەمە وای کردووە لەو لەحزەیە بتوانێت بەرنامەیەکی بێ و تووشاری قەیران نەبێ. بەڵام ترس لە ڕۆژی ڕەش کێشەیەکی تری لای ئینسانی ئێمە دروست کردووە، ئەوش ئەوەیە کە پارەکانی داهاتەکەی ناخاتە بواری و بەرهێنان و بزنس و پرۆژەوە، بەڵکو بەردەوام خەیاڵی لای ئایندەیەکی نادڵنیایە، خەیاڵی لای ئایندەیەکی ناسەقامگیرە، خەیاڵی لای ئایندەیەکە کە ڕەنگە ڕۆژێکی ڕەش بێ و باشتر وایە دەست لە پارەکانی نەدا. ئەمە وای کردووە ئاستی وە بەرهێنان و ئاستی سەرمایە گوزاری لای تاکی ئێمە و لای هاوڵاتی ئێمە زۆر بکەوێتە دواوە. ئەم توێژینەوە بێگومان لە ئەمریکا کراوە، ئەوەی کە لە ئەمریکا کراوە بۆی ئەمە بەکارێن لە بەرێ مکە مؤسسەیەکی زۆر معتەبەر کردوەتی و نەتایجەکانی زۆر دقیقە. تاکە کەس لەوێ بەردەوام پارە خەرجەکە بە شوکی عیشواعی و بە مەبەستی چێژبینین لە لەحزە جیاوازەکانی ئەمر و بەبێ ئاوردانەوەلەوە ئەوە دووچاری کێشەی کردوون و وای کردووەکە ڕوبەڕووی کۆمەڵە گیر و گەوت ببنەوە و دووچاری قەیرانێکی دارایی ببن لەو کاتانێک کە ڕووداوێکی نەخوازرا و ڕۆدا و نەتوانن چارەسەری بکەن. سلایدی دوای ئەوەمان باشە. ئێمە چی بکەین بۆ ئەوەی کە ڕێنمایەکانمان چییە؟ ڕێنمایەکانمان چییە بۆ نەگلان لە هەژاریەوە، بۆ ئەوەی نەچینە ناو بازنەی هەژاریەوە. پێویستە هاوڵاتی ئێمە تاکە کەسی ئێمە چی بکە؟ یەکەم خاڵ کە گرنگە پابندبوون بە پلانی خەرجکردن. پابندبوون بە پلانی خەرجکردن بنەمایەکی گرنگی دوورکەوتنەوەیە لە هەژاری و نەچوونە ناو هێڵی هەژاریەوە. پێویستە پلان بە پێی حەجمی داهات دابنرێ و بە شێوازێکی ماندانە. کارەکان پێداویستیەکان دابەش دەکرێت. بەشێک لە پارەکەت بۆ ڕەفاهیەتە کە بریتێ لە 120 لە 130 بۆ ضەروریاتە، بۆ نمونە لە 150 بۆ کۆمەڵێک سلعیترە و بەشێکشی بۆ پاشەکەوتکردنە. ئەوە بێگومان دەبێت بەو شێوەی خوارەوە بێ پابندبی بەم پلانەوە. لە هیچ بارودۆخەکە تۆ نابێ ئەم پلانە هەڵبۆشێنیتەوە. خاڵێکی تر ڕاستەکردنی پاشەکەوت بۆ بەرهێنان. کەمێک پێش ئێستا پرسێکمان ڕوژان کە زۆر گرنگە، ئەویش ترس لە ڕۆژی ڕەش و ڕۆژی تنگانە. ئەوە بەڕاستی فۆبیایەکی زۆر گەورەی لای کورد. من بۆ خۆم لە توێژینەوە و بە دۆداچوونە تێبینی ئەوەم کردووە کە ئەم فۆبیایە حاجزێکی زۆر گەورە بۆ لەوەی کە ئابووری کوردستان گەشە بکە. لە سەردەمی کۆنەوە هەتا ئێستا نادڵنیایی بەرامبەر بە ئایندا هۆکارێکی بەهێزی گەشەنەکردنی ئابووریە لای ئینسانی کورد، چکە نەیوێراوە پارەکەی بخاتە ئیسیسمارەوە، نەیوێراوە بیخاتە بواری پرۆژەی جۆرا و جۆرە، بەردەوام مەتەسی لە دەستچوونیە بۆ و خەمی ڕۆژی تەنگانەیە بۆ. بۆیە پارە لە ناو ماڵەکانە بوو. ئێستاش باڵکی مرکزی عێراقیڵە لە 175 کوتلەی نەقدی عێراقی لە ناو ماڵەکانە حجز بووە کە بێگومان ئەوە کێشەیەکی گەورەیە. کەمکردنەوەی پابەندیەکان زۆر گرنگە تاکە کەس
پابندەکانی خۆی کەم بکاتەوە ئەو ئلتیزاماتە داراییە یەک لە دوایەکانی هەیەی کەمی بکاتەوە نەک زۆری بکە تۆ لە یەک لاوە کۆمەڵێک ئلتیزامت بە خۆ دروست کردووە ماگانە کەیستەیتەوە کرێ خانووی مناڵت لە مەکتەبە مناڵت لە زانکۆیە 2 سارە 3 سارت لە بەردەم ماڵەوە ڕاگرتووە هەمووانە مەسرفی هەیە لە کۆی گشتیە تۆ کۆمەڵێکی زۆر لە پابندی داراییت بۆ خۆ دروست کردووە کە داهاتەکەت لەگەڵ زیادبوونیشە ناتوانێت دەرەقەتی ئەم پابندیانە بێ ئەمانە کێشەی گەورن ئەبێ بە جددی وەرێبگری ئاگەر ئەمانە بە جددی وەرنەگری هەموو ساتێک ئەگەری داخزانت هەیە بۆ خوارهێڵی هەشاری خاڵێکی ترکە گرنگە ڕاوێژکردنی دارایی بۆ ڕێخستنی ئوموری دارایی خۆت بۆ ڕێخستنی بژنش و پرۆژە و کاروبارەکانی خۆت ئەوە پێویستە بەردامەتە بێ و ڕاوێشکەی بەو کەسانی کە پسپۆڕی ئەم بوارن و ئەم پسپۆڕانە دەتوانن یارمەتیت بدەن لەوەی کە تۆ چۆن لە قەیرانی دارایی ڕزگارە بێت ئێمە لێرە بەشێک لە توێژینەوەکانمان خسەر و هەندێک لە ڕێنمایەکان بۆ ڕزگاربوون لە قۆناغی هەژاری خسەر و میوانێکمان لەگەڵایە دوای ناوبڕێکی کورد ئەگەڕێمە وڵاتان و ئەشمەلای میوانەکەمان گفتوگۆکەی سەبارەت بە پرسی چۆنێتی تێکڵاو نەبوون یان نەچوونە ناو هێڵی هەژاریەوە لەگەڵمان بەدە. ڕۆژ نییە شکری خی گەورە نەکەم کە ئەو کارە ساتی بەسەرهێنان بووم بە لاهورێکی تر لە دوای هەشتی تەمووزە لەگەڵ پارتی پەیوەندیت باشترە هەمووی پەیوەندی بە جموو جۆڵەکانی لاهوری شێغەنجیەوە هەیە ئەمانە ناڕەحەتن پێشتر هاوسەرۆک بوویت دەرەکەوتی بەڵام دەرکەوتنەکانی ئێستا هیچ جیاوازێک نیە لەگەڵ ئەو کاتە هێزێکی زۆری ئەمنی لەگەڵایە ئەو هەموو هێزە چیە لەگەڵتا هێز هەیە بەرامبەر هێز دەخوێنێ ئەگەر ئەوان بەتەما بن هەر بەم شێوازە بەردەوام بن و بە زەبری هێز حکومڕانی وڵاتە بکەن من ئامادە نەبووم خۆم دەستم چێتە خوێنی کەس لە پێناو پۆستی خۆم کە پۆستی لاهوری شێخزەنگی بوو لیستمان دەبێت بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەمە پێچەوانی ئەو قسەی خۆت نییە چولەیت ئەم یاریە کۆتایی پێ هاتووە کاقوبات و کاک بافڵ لە درنگانێکی شەو چون 45 کورسیەکان لەسەر سیریەکی زێڕین پێشکەشی پارتی کرد ئەم کاک مەسڕیان کرد بە سەرۆکی حکوومەت کە ئەو کاتە من دژ بووم ئەیان بزودنەوەی گۆڕان بوو کاک نەشیروانی ڕەحمەتی ئەوی تریشان کاک بەرەم ساڵح بوو کێ لە تۆش گۆوان نابیت تموحیەوەم هەیە دەسەڵات بگرمە دەست جارێکی تەسلااوتان لێبێت ئەگەرم وڵاتان بۆ گفتوگۆکردن لەگەڵ میوانەکەم کە لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بەڕێز دکتۆر نەوزاد هەمەوەندی پسپۆری بواری ژمێریاری و داراییمان لەگەڵا بەڕێز دکتۆر نەوزاد دەمەوێت لێت بپرسم یەکێک لەو کێشە گەورانەی کە ڕوبەڕووی هاوڵاتی ڕوبەڕووی تاک و خێزانەکان ئەبێتەوە لە کۆمەلگای ئێمەیە هەژاریە و بەشێک لەم هەژاریە پەیوەستە بە شێوازی ئیدارەدانی توانای دارایی خێزانەکان و مامەڵەکردنیان لە خەرجکردن و لە ڕێخستنی داهاتە دەمەوێت بپرسم ڕێنمایی بەڕێسان بۆ ئەم بابەتە چییە چی بکەین چی بکرێت بۆ ئەوەی کە خێزانەکان ئاگداری توانای دارایی خۆیان بن و نەچ نەخوار هێڵی هەژاریەوە یان گرفتاری هەژاری نەبن سلااو لێوە و سلااو لە بینەرانی خۆشەویست کۆمەلگای ئێمەوە کۆمەلگای شەرق ئەوسەد بە تەواوەتی لە بارودۆخێکی ناسەقامگیری ئابوورین و زۆر جار ئەو سیستەمە داراییەی کە وڵات پەیڕەوی دەکات بە تایبەت لە عێراق و هەرێمی کوردستان وڵاتێکی دەست قەدەرە ینی زۆر کات تۆ داهاتەکەت ڕاستە داهاتێکی جێگیرە و
ڕەنگە فەرمانبەربی لە دامەزراوەیەکی سەر بە حکوومەت کە موچەکە دەبێت لە کاتی خۆیدا وەربگری، بەڵام زۆر جار ئێمە تووشی ئەو گرفتانە دەبین و زۆر جار موچە و داهاتەکانمان لە کاتی خۆی داوەرنەگرین. ئەوە بۆ کەرتی تایبەتی شەڕاستەوە زۆر جار دەستکاری لە کەمکردنەوە و بەرزکردنەوەی داهاتەکە دەکرێت کە ئەمە کاریگەری لەسەر بەرنامەی ژیانی ئەو خێزانەدا هەیە و ڕەنگە کللتوری ئێمە زۆر وەچەنانەوە یان زۆری منداڵ و بە پێی ئەو سیستەمە پێشکەوتووە یا خۆ گونجاندن لەگەر داهات و لەگەر خەرجەکانمان ئەم شێوازە بیرکردنەوەیمان نەبێت و زۆر جار ئەمانەوە دەکات دەبێتە هۆکارێک کە دەچینە ژێر هێلی هەژاریەوە یان زۆر جار بە لە دەستدانی کارەکەشمان لە کەرتی تایبەت بەهۆی زۆربوونی خەرجیەکانمان بەرامبەر بە داهاتەکەمان جۆرێک نایەکسانی جۆرێک ناڕوونی دروست دەکاوە. ئەمە دەبێتە زیادبوونی هێلی هەژاری و زیادبوونی ڕێژەی بێکاری. بەڵام ئەوەی لە ڕووە برێن داهاتە میریەکەوە سیر بکەین لە ئێستادا ئەمە چەندین ساڵە بارودۆخی موچەخۆرانی عێراق و هەرێمی کوردستان لەژێر فشاری کەمکردنەوەی بەهای دیناری عێراقیە و کەمکردنەوەی موچەکەیەتی و لە نەدانی لە کاتی خۆیدا کە ئەمە حەقێکی یا مافێکی سەرەتایی ئەم فەرمانبەرەیە کە ژیانی خۆی تەرخان کردووە بۆ ئەم بەڕێوەبەرایەتیە بۆ ئەم وەزارەتە بۆ ئەم حکوومەتە کەواتە دەبێت ژیانیشی تەمین بێ و ژیانی ماڵ و منداڵەکەی بەم داهاتە بگوزەرێ. بەڵام ئەوەی ئێستا دەبینین بەڕاستی بەشێک لە هاوڵاتیانی ئێمە بە ڕێژەی 180 خەرجیەکانی خۆی ئەوەندە کەم کردوتەوە لە ڕووی خەرجی ڕەفاهیەتەوە تەنها ئەوە تێ ژیانێکی سادە و ساکار بەڕێوە ببات کە ئەمە مافێکی سەرەتایی موچەخۆرانی ئێمەوە کاریگەریشی لەسەر هاوڵاتیان بەگشتی دەبێت چونکە موچەی موچەخۆران کاریگەریە لە بوژانەوەی بازار لە بوژانەوەی جم و جۆڵی بازرگانی لە نێوان هاوڵاتیان و لە ناوخۆی هەرێمی کوردستان و عێراق بە تەواوەتی. بەڵێ دکتۆر نەوزاد ئەمەوێت لێت بپرسم کە بێگومان هەرێمی کوردستان و هەندێک جار عێراقیش هەمیشە بەشێک بووە لە قەیرانەکان بەرزوو دابەزینی نرخی نەوت تەسیری لەسەر موچەی خەڵک کردووە شێوازی بەڕێوەبردننی حکومڕانی و کۆمەڵێک پرسی دیکە. بەڵام دەمەوێت ئەوەت لێ بپرسم کە لە بارودۆخی قەیرانەکانە بەڕای جەنابەت باشترین شێواز بۆ ئیدارەدانی توانایی دارایی خێزان چییە؟ ئایا ئێمە تەنها پشت بە تەنها یەک سەرچاوی داهات ببەستین کە موچەیە یان کار لەسەر هەمەڕەنگکردنی سەرچاوەکانی داهات بکەین یان بە چ شێوازێک دەتوانین شێوازی باشترین یان نمونەی بۆ ئیدارەدانی توانای دارایی خێزان و تاکە کەس لە کاتی قەیرانە؟ بەڵێ لە سەرەتادا دەبێ حکوومەت سەرچاوە داراییەکانی هەمە ڕەنگ بکە و هەمە لایەن بکە و بتوانێ ڕێژەی داهاتی حکومڕانیەکەی داهاتی تەواوی ئەم وڵاتە ئەم هەرێمە زیاد بکە. ئەمە دواتر ڕنگدانەوەی دەبێت بەسەر تاک بە تاچی کۆمەلگا و خۆشگوزەرانی زیاتر ڕەفاهیەتی زیاتر بەسەر هاوڵاتیەکاندا دەبەخشێتەوە. بەڵام ئەگەر تاچی کۆمەلگا هەوڵ بدا داهاتەکەی زیاد بکە دەبێ لە کاتی و لە ئەتعابی خۆی و لە هەوڵی زیاتری تاکە کەسەکە ژیانی خۆی تەرخان بکە و هەوڵەکانی چڕ بکاتەوە بۆی داهاتەکەی زیاد بکات کە ئەمە ڕەنگە بەشێکی زۆری هاوڵاتیانی ئێمە فەرمانبەرانی ئێمە ئێستا ئەم جۆرە سیستەمە بەکاردێنن چونکە ڕەنگە بە یەک سەرچاوی داهات نەتوانی گوزەران بکەوە نەتوانی پێداویستە سەرچیەکانی ژیانی خۆی پێدابین بکە چ جای ئەوەی کە لە ڕووی کەمالیەوە لە ڕووی جەمالیەوە هەندێک خەرجی هەیە کە تەرخانی بکات. بەڵام ئەوەی لە ئێستادا مەسەلەن لە عێراق و لە هەرێمی کوردستانیش دەگوزارێەوە زۆر جار ئێمە
لە بوارە ئابوووریەکە ڕەنگە هاوڵات بەشێک لە هاوڵاتیانی ئێمە سەرچاوە داراییەکانی فرە ڕنگ دەکاوە وا دەکات هەموو داهاتەکەی هەموو داراییەکەی لە یەک سەبەتەدا کۆنەکاتەوە کامە لە ڕووی زمانی ئابوووریەوە لە ڕووی زانستی ئابوووریەوە زۆر ڕاستە دەبێ داهاتەکانمان هەمە ڕنگ بکەین داهاتەکانمان لە یەک سەبەتەدا کۆنەکەینەوە. ئەمە هەم سوودگەیاندنە بە داهات وە هەم دوورخستنەوەی ترسناچیە لەسەر ئەم بنەماڵەیە لەسەر ئەم خێزانە و لەسەر ئەم حکوومەتە گەرپەیڕەوی ئەم شێوازە ئیدارەدانە داراییە بکاتمە. زۆر جار دەرێم لە عێراق لە هەرێمی کوردستانیش ئێمە کێشەی داراییمان نییە بەڵام کێشەی ئیدارەدانی داراییمان هەیە کە وای کردووە هەم موسەخۆران هەم هاوڵاتیان بەگشتی لەم بارودۆخە خراپەی ئابووری ژیان بەڕێ بکەن. چونکە بەڕاستی زۆر جار ئێمە ئەم دابەشکردنی موچە و وەک خەبەرێک یا وەکو موژدەیەک بە خەڵکی دەبەخشینەوە بەڕاستی زۆر جار پەندی کوردیەکانیشمان تووشی شەرمەزاری کردووە وەک ئەوەی دەڵێن کوردەواری دەرێ ماڵی سپی بۆ ڕۆژی ڕەش بەڵام ئێمە ڕۆژە ڕەشەکانمان ئەوەندە زۆرە ڕۆژە سپیەکانیان بیر بردوونێتەوە واتە ئەوەندە ڕۆژی سپیمان نییە تا بتوانین ڕۆژە ڕەشەکانمانی پێ سپی بکەینەوە یا ڕۆژە ڕەشەکانمان پێ بگوزەرێنین بەڵام دەبێ ئێمە لە خەڵکی بەڵێ دەمەوێت لێت بپرسم یەکێک لەو کێشانەی کە لە شێوازی بەڕێوەبردننی توانایی داراییە هەیە لە شێوازی ئیدارەدانی داهادا سەرڕێ ئەوەی کە قەیرانە سەرڕێ ئەوەی کە موچە دوا دەکەوێت یا کەمە ئەوەیە کە بەشێک لە خێزانەکان لە وڵاتی ئێمەیە پابەندی دارایی زۆر و جۆرا جۆریان بە خۆیان دروست کردووە کە دواتر ناتوانن دەرەقەتی ئەو پابەندیە دارایانەیە بن لەلایەکەوە شێوازی قستێکی دوور و درێژ و گەورەی ئێناوەتە سەرخۆی کە ناتوانێت بیداتەوە لەلایەکەوە مناڵی خستۆتە ناو قوتابخانی ئەهلی و زانکۆی ئەهلی و کۆمەڵێک پێداویستی دیکە کە پێویستە لە کاتی خۆیدا پارە بدا و دابینی بکە بۆی ناکرێت لەلایەکی دیکەوە خۆی پابند کردووە بە کولتورێکی دیاریکراوی خەرجکردن و ژیانکردنەوە کە بارگرانێکی دارایی بۆ خۆی لەسەر خۆی دروست کردووە. من دەمەوێت لە تۆ بپرسم ئەمانە تا چەند گونجاون ئەم شێوە دروستکردنی پابندیانە لای تاکە کەس و خێزانی ئێمە تا چۆن کولتورێکی گونجاوە لە مەسلەی بەڕێوەبردننی توانای داراییە بە تایبەت لە بارودۆخی قەیرانەکانەوە پێویستە چی بکرێت لەم ڕۆوە؟ زۆر ڕاستە بەشێک لە هاوڵاتیانی ئێمە و خانەوە ئێمە ئێستا کەوتونەتە بەر بەڕەحمەتی ئەم جۆرە هەڵسو کەوتانەی کە ڕەنگە لە کاتێکدا موچە لە کاتی خۆی هاتووە و قووەی شیڕایی دیناری عێراقی بەم شێوە نەبووە و داهاتی تاچی هاوڵاتی زیاتر بوو کە لە سەرەتای تا کۆتاییەکانی 2014 بەڵام کاتێک قەیرانی دارایی ڕووی تێکردین ئەم جۆرە ڕەفاهیەت و ژیان و گوزەرانەی کە پێشووتر ئێمە پەیڕەومان کردووە ئێستا ناتوانین ئەم جۆرە هەماهەنگیەوە ئەم جۆرە خەرجیانەی کە پێشووتر بینامان کردووە لەسەر داهاتەکانمان لە ئێستادا ئەم داهاتە تووشی قەیران بووە ئەم داهاتە تووشی کێشە بووە ئەمە وای کردووە نە منداڵەکانمان دەتوانین لەو قوتابخانە گرانبەهایانە بێهێلینەوە و ئەو منداڵانەمان کە لە زانکۆ ئەهلیەکان بە پارەیەکی زۆر دەخوێنن و تازە ئەو منداڵانەی ئێمە بەم شێوازە خوێندنە دەستیان پێ کردووە ڕەنگە ئەستەم بێ و سەخت بێ لە بەرخوێندنی لادێەوە بیهێنەوە قوتابخانەیەکی حکومی کە ڕەنگە شێوازی وانەوتنەوە و شێوازی ئیدارەدانی قوتابیەکان هەم لە زانکۆ هەم لە پایمانگا و هەم لە قوتابخانە و دایانگەکانیش جیاواز بێ کە لە شوێنێکی تایبەت کە
بە پارە خزمەتی قوتابیەکان دەکەن و زیاتر احتیمامیان پێدەدەن و ئەو دایک و باوکە ڕەنگە لە قوتی خۆیان بگرنەوە بۆی منداڵەکانیان بە ڕێگایەکی ڕەنگە بوان پێیان باشبی ڕێگایەکی باشترە و ڕێگایەکی سەرکەوتوترە بەڵام زۆر جار ئەم خەرجیە زیادە ڕۆیانە وای کردووە گوزەرانی خەڵکی ئێمە خراپتر بکە و وا بکە تەسیراتی و کاریگەری لەسەر تاک بە تاچی کۆمەلگا هەبێەوە لە بیریش نەکەین ئێمە بەشێکیشمان بکەوتونێتە بەر قەدەری نەخۆشکەوتنێک کە ڕەنگە هەرچەند ماڵی سپیمان کۆکردبییتەوە بۆ ڕۆژی ڕەش لە لێک نەخۆشکەوتندا لە خەستەخانە تایبەتەکان هەمووی ببەخشینەوە و ئەمانە وای کردو وەکو گوتم ماڵی سپیلۆ ڕۆژی ڕەش ئەمە وای کردووە ڕۆژە ڕەشەکانمان زۆر زیاترە لە سپیەکان بۆیە ناتوانین گوزەرانێکی باشتر ناتوانین داهاتێکی باشتر یان پاشەکەوتێکی باشتر دابین بکەین لۆ داهاتوو. بەڵێ دکتۆر ئەو چەمکایە ئەو پرەنسیپە دارایی کە خێزانی ئێمە لە دێر زمانەوە کاری پێکردووە ماڵی سپی بۆ ڕۆژی ڕەش ئەمە ڕەنگە لە هەندێک باردا باش بوو بێ لەبەرەوەی کە بۆ ڕۆژی ڕەشی خۆی احتیاتی خستووە و ڕوبەڕووی قەیران بۆتەوە لەو ڕۆژە و توانیوەتی بە شێوەیەکی قورسیش بێ ئەو قەیرانە تێپەڕێنێ بەڵام بە دیوەکی تریدا ئەمە کێشەیە لای بەشێک لە خێزانەکانی ئێمە داهاتەیە و پاشەکەوتیش هەیە ئەم ترسە لە ئایندا ئەم ترسە لەوەی کە هەمیشە ڕۆژێکی ڕەش ئەگەری هەیە ڕوبەڕووی بێتەوە گەلێک جار وای کردووە ئەم داهاتە نەنێرێ بۆ بەرهێنان نەنێرێ بۆ بزنس نەنێرێ بۆ چالاکی ئەکە ئابووری بەڵکو بەردەوام لە ناو ماڵەکانە پارەکە حەسر بکە. بانقی ناوەندی عێراقی دەڵێت لە 1970 کوتلەی نەختینەی عێراقی لە ناو ماڵەکانە حەسر بووە و ناچێتە ناو بانقەکانەوە ناچێت بۆ ئیسیسمات ناچێت بۆ ئاڵوگۆڕی دەستا و دەستکردن بەڵکو بەو پارەیە دەوتێ پارێکی نەزۆک پارەیەکە کە ناتوانێت پارە پێیاکە. لەم بارەیەوە هەسەنگاندی تۆ چۆنە من دەزانم هەموو خێزانێک ئەوەی نییە کە پارەی پاشەکەوت بۆبی خاتە بواری وەبەرهێنانەوە بەڵام وەبەرهێنان یەکەم دەکرێت بە حەجمێکی بچووک دەست پێ بکرێ بە قەبارەیەکی سنووردار بکرێن بەرز نییە پرۆژێکی گەورە بێ ئەگرێ بە پرۆژێکی بچووک دەست پێ بکرێت دوو بە دڵنیاییەوە بەشێک لە خێزانەکان داهات و پاشەکەوتیان هەیە و ناشی خەنە بواری وەبەرهێنانەوە. حەزەکەم هەسەنگاندون تێگەشتی تۆ لەم بارەیەوە بزانم بۆ تاسیری ئەمە لەسەر مانەوەی دۆخی خێزانەکان لە دۆخێکی ئابووری نەگونجاوە یا هەژارە یا گەشە نەکردنی. بەڵێ ئەوەی گرفتی حکوومەتی عێراقا بە تەواوەتی و بە هەرێمی کوردستانەوە هەڵوەرینی متمانەی هاوڵاتیانە بە بانقەکان هەر ئەمەش وای کردووە کە 1975 سیولە یا پارەی نەختینە لە ماڵەکاندا قەتس ببێ ئەمە جۆرێکە لە لێدان لە حکومڕانی و جۆرێکە لە کەمکردنەوەی نەمووی اقتصادی و نەمووی بازار و ئابووری و گەشە پێدانی گەشەی ئابووری لە ناوخۆی عێراقدا کە ئەم جۆرە متمانەیە دەبێ حکوومەت بیگەڕێنێتەوە و وردە وردە هەوڵ بدا پارەی ماڵەکان دەربێنێتەوە وەکو گوتمان لە ئیسtisمارێکی بچووکدا دەست پێ بکەوە تا ئیسtisمارێکی گەورە و پرۆژەی گەورە پرۆژەی بچووک پێشکەش بکرێەوە ئەم جۆرە قەتسکردن و شاردنەوەی سیولە یا پارە وەکو لە ماڵەکاندا قفل دەدرێن کە ئەمە زیانێکی گەورە بە حکوومەت و بە دەوڵەتداری دەگەێنێ و ئەمە دەبێتە گرفت بۆ ئەوەی سیولە کەم بێ و زۆر جار دەبینین حکوومەتی عێراقیش ئەم کێشە و گرفتەی بۆ دروست دەبێ و ڕەنگە بەشێکیش لە نەناردنی موچەی هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمی کوردستان بەڕاستی بۆ ئەم بابەتە دەگەڕێنمەوە کە پارەی نەختینەی لە حکوومەتی عێراقیشدا نییە بۆی بە تەواوەتی بتوانێ تەغذیەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانیش بکە بەڵام ئەگەر سیستەمی بانقی بێتە ئاراوە و موچەی موچەخۆران و متمانەی هاوڵاتیان بە تەواوەتی بۆ بانقەکان بگەڕێتەوە و هەوڵ بدەن ئەو پارانەی کە لە ماڵەکاندا قەتس کراون بێتەوە بازار و گەشەی ئابووری ڕوودەدا و ڕێژەی بێکاری کەم دەکاتەوە
و حکوومەتیش لەم بارەیەوە ئەرچی خزمەتکردنی هاوڵاتیانی لەسەر شان سووکتر دەبێ و دابەشکردنی موچەی موچەخۆران زۆر ئاسانتر دەبێت لەوەی ئێستا تەنها گۆڕینەوەی ژمارەیە لە نێوان بەنق و لە نێوان هاوڵاتی و موچەخۆرەکاندا کە ئەمە پێویستی بە ڕێژەیەکی زۆری سیولە و پارەی نەختینەیی نییە تەنها گۆڕینەوەی ژمارەکانە بەڵام ئەوەی ئێستا دەگوزارێ بەڕاستی زۆر جار ئەمەش خەتا لە حکومڕانی عێراق و هەرێمی کوردستانیش دەگیرێت کە بەشێک لە بانقە نێودەوڵەتیەکان لقەکانیان لە کوردستان و عێراقدا دەکەنەوە لە ماوەیەکی کووردا ئیفلاسی خۆیان ڕدەگەین و بەشێک لە پارەی هاوڵاتیانی ئێمە دەبن و لە سنوورەکانەوە بۆی دەردەچن و هیچ کەسێک ناگاتەوە حەق و ماف و پارەکەی خۆی کە ئەمە جۆرێک لە ترسناچی و دڵە ڕاوچێ لەلایەن هاوڵاتیان دروست دەکات بۆی نەتوانن پارەکانیان یا ئەموالەکانیان لە بانقەکاندا بنێن هەر هیچ نەبێ فەرمانبەرەکان موچەکانی خۆیان لێکاتدا هەمووی سەحب نەکەن بەشێکی لەسەر حیساب بانقەکانیان بێلەوە کە ئەمانە هەمووی کاریگەرین لەوەی کە متمانەی هاوڵاتیان بە بانقەکان نەماوە و متمانەی هاوڵاتیان بە حتا ماستەر کارتەکانیان نەماوە چونکە زۆر جار دەبینین بەشێک لە بانقەکان خەڵک پارەکی نەختینەیی لە بانقەکەدا ئیداع کردووە دواتر داوا دەکاتەوە پارەکەی خۆی ناتوانێت لە هەمان کاتدا وەربگرێتەوە ئەمە جۆرێکە لە ساردکردنەوە جۆرێکە لە کەمکردنەوە و هەڵوەرینی متمانەی هاوڵاتیان بە بانقەکان و بە سیستەمی بانقی لە عێراق. بەڵێ یەکێک لەو شتانەی کە لە وڵاتی ئێمەیە کێشەیە ئەویش بریتە لە پابەت نەبوون بەو پلانە دارایی کە خێزانەکان بۆ ڕێخستنی توانای دارایی خۆیان بەکارێن. ئێمە لە زوم ولا چارچەوەی کاری ئەم بەرنمەیە ڕاپرسێکمان کرد لە ناو ژمارەیەک لە هاوڵاتیان لە ناو شارە جیاوازەکانی هەرێمی کوردستانە لە یەکێک لەو پرسیارانەی کە لە هاوڵاتیانمان کردبوو ئەوەیە کە ئایا پابەند دەبیت بە جێبەجێکردنی تەواوەتی ئەو پلانەی کە بۆ ڕێخستنی توانای دارایی خۆت دادناوە ئیتر بە شێوەی مانگانە بە یا هەفتانە لە سەدا 64 بەو شێوەیە وەڵامی داوەتەوە کە ناتوانێت پابەند بێت بە تەواوی بەڵکو بەردەوام خەرجی زیادە بەردەوام تێچوونی ئەم لاولا دێتە ناو چارچەوەی ئەو پلانە داراییەوەی کە بۆ ڕێخستنی داهات و خەرجەکەی تەرخانی کردووە. من ئەمەوێت لە ئێوە بپرسم پابەتبوون بە پلانی دارایی لە چوارچەوە دیاریکراوەکەی کە داهات بۆ داهات دانرێ تا چەند گرنگە تا چەند لادان لەم پلانە و پابەت نەبوون پێوەی زیان بە ڕێخستنی توانای دارایی خێزانەکانەگەێنێ. بەڵێ خێزانەکان ئەگەر سیر بکەین و ئاوڕێک لە ڕابردوو بدەینەوە داپیر و باپیرەکانمان داپیرە گەورە و باپیرە گەورەکانمان کە ڕەنگە ئاستی خوێندەواریان هەر نەبوو بێ و بەڵام موازنەیەکی جوانیان بە هەم بۆ خێزانەکەی خۆیان و بۆ خانەوادەکەی خۆیان دروست کردووە کە ساڵانە چەند گەنمیان پێویستە و ساڵانە چەند شەکر و دەرمان و خواردنەکانی سەرەکی ژیانیان پێویستە ئەمانیان هەموو لە کاتێکدا گلداوەتەوە بۆ ئەو ساڵە کە ئەمە موازنەی پێدەێن لە ڕوە زانستیەکەوە و دواتر لە بەرمەبنای ئەو میزانەیە کە لە کۆتایی ئەو ساڵەدا بینیتیان چەندی زیاد کردووە چەند کورتێنان هەبووە بۆ ساڵی داهاتوو ڕێژەکانیان یەکسان کردوتەوە یان جیاوازیەکانیان کەم کردوتەوە. ئەمە جۆرێکە لە سیاسەتی بەڕێوەبردننی دارایی لە ناو خێزاندا بەڵام ئەوەی ئێستا زۆر جار کە ئێمە مانان تووشمان دەبێت کە خەڵکی شارەزارشن لە ڕووی ئابوووریەوە بەڵام ئەم قەیرانە یەک لە دوای یەکانە و ئەم خەرجیە لە ناکاو و چاوەڕوان نەکراوانە وا دەکا هەموو سیستەم و پلان و موازنەیە کە لەم ساڵەدا دادڕشتووە کە جێبەجێ بکەی جۆرێک لە شلەژان و جۆرێک لا نەسا قامگیری و دواتر بەرنامەکەت هەڵدەوەشێتەوە کە خۆتت بۆ ئامادە کردووە. بەڕاستی نەخۆشکەوتنی ئەندامێک لە خێزانەکە ئەمە جۆرێک لە لێدانە لە پلانەکە و شێواندنی ئەو پلانەیە کە لەم ماوەی ئەم ساڵەدا دیاریت کردووە و ڕەنگە قەیرانێکی تر یا نەهاتنی موچەیەک
لێبڕینی موچێک دواتر ئەمەش دەبێتە هۆی هەم لێدان یا هۆی جێبەجێ نەکردنی ئەو پلانەی کە لەم ساڵەدا جێبەجێت کردو. ئێمە ئێستا بەڕاستی هاوڵاتیانی ئێمە زۆر ڕەشبینن لەوەی لەم ساڵەشدا چەند موچەیەکیان دەفەوتێ کە خۆشبەختانە من لە ڕوەزانستێکەوە زۆر جار لە چاوپێککەوتن و لە کۆڕ و کۆبنەوەکان باسی ئەوم کردووە لەم ساڵەدا هیچ موچەیەکی موچە خۆرانی هەرێمی کوردستان نافەوتێت چونکە پشتی هەرێمی کوردستان بە فەرمی بە دەنگدان لە پەرلەمانی عێراق لە پرۆژه یاسای بودجێ عێراقدا جێ بۆ کراوەتەوە و ئەم دڵە ڕاوچێر لای هاوڵاتیان بە تەواوەتی ڕەت بکرێتەوە و ئەم دڵە ڕاوچێەوە دەکا بەشێک لە خەرجیەکانی بەشێک لە خەرجیە زۆر زەروریاتەکانی کەم بکاتەوە ڕەنگە کاریگەری لەسەر پەروەردەی منداڵەکەی یا کاریگەری لەسەر خواست و داخوازی خێزانەکەی کەم بکاتەوە بەڵام لە بیریش نەکەین هاوڵاتیانی هەرێمی کوردستان چەند ساڵێک جۆرێک لە زیادەڕەوی لە خەرجکردن و جۆرێک لە بەهەدەردانی ئەموالی کەسی و دواتر کاریگەری دەبێت لەسەر داهاتی حکومەت و دەوڵەت کە ئەمە زۆر جار خەرجیەکانمان ئەوەندە لە ڕادەبەدەر بووە لە گۆڕینی ناومال لە گۆڕینی خانوو لە گۆڕینی سیارە و زۆر جار بینیمان چەندین خانوو بە ئێستاشەوە کە گوزەرانی تێدا دەکرێت و هیچ کەم و کوڕێک لەم خانوەدانە دێن خانوەکە تەخت دەکەین و خانوێکی تری تێدا بینا دەکەین کە ئەمە کارەساتە دەبێ حکومەتی هەرێمی کوردستان هەریز نەبێ ڕێگری لەم جۆرە هەڵسو کەوتانە بکات چونکە ئێمە هەموو کەلوپەل و کاڵاکانمان کە لە خانوودا بەکاری دێنین هەتا ئەوانەی دەشی خۆین و بەکاری دێنین هەمووی لە دەرەوەی عێراق دێ ئەمە کەواتە تۆ لە پایەکی ئابووری وڵاتەکەت دەدەی کە پارەکەت بە ئاسانی دەبەیە دەرەوەی هەرێمی کوردستان و عێراق و کەلوپەل و کاڵا لە وڵاتانی دراوسێ داخلی هەرێمی کوردستان و عێراق دەکەی و ئێمە ئەم جۆرە وعی و ئەم جۆرە سەقافەتی گلدانەوە ئابووریە لە تاچی کۆمەلگای ئێمەدا زۆر کەمە و دواتر کاریگەری دەبێت بۆ زیادکردنی داهاتی دەوڵەت و حکومڕانی و حکوومەت کە ئەمە زیادکردنی ڕەفاهیەتەوە زیادکردنی هێزی دیناری عێراقیە بەرامبەر بە کاڵاکانی تر و دەبێ ئەوڵ بدەین زیاتر بەرهەمی ناوخۆیی بەکاربینین و هەڵ بدەین بەشێک لە بیناکانی هەرێمی کوردستان کە بینا دەکرێن هەر لە کرێکارەکانەوە هەر لە مەکائینەکانەوە لە دەرەوەی هەرێمی کوردستان دێ و ئەم پارەیە بە ئاسانی دەبردرێتە دەرەوەی هەرێمی کوردستان و عێراق. بەڕاستی دەپرسم ئەم هەموو بەنگلادیشی و ئەسیوپی و هندیە چی دەکات لە هەرێمی کوردستان کە ئێمە خەڵکی ئێمە گەنجی ئێمە بێکارە دەبێ لێ پێچینەوە لە بابەتانە بکرێ و بوار بە گەنجی خۆمان بدرێ کار بکەن. بەڵێ بەڕێز دکتۆر نەوزاد هەمەوەندی زۆر سوپاس کە میوانی بەرنامەکەمان بووی سوپاس بۆ شرۆڤ و زانیاریەکانت بەڵێ بنەڕانی بەڕێز ئەوەی کە گوێتان لێبوو بەرنامەی گیرفانی خەڵک بوو هیوادارین کەوەر و بەحثەکانی ئەم بەرنامەیە مای سوود و ڕەسەمەندی ئێوە بێت و ڕێزم بۆ هەموو لایەن.